داشنامەی مامۆستایان و فەرمانبەرانی مەدەنی سەبارەت بە بەرزەموچە. بەڕێزان، سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان، وەزارەتی دارایی، ئەنجومەنی ڕاژە، ڕای گشتی، نزیکەی 8 ساڵ لەمەوبەر بە بڕیارێکی پێچەوانە بە یاسا بەرکارەکانی عێراق و هەرێمی کوردستان لە 22/12/2015دا بەرزەموچەی فەرمانبەران ڕاگیرا بە بیانووی دابەزینی نرخی نەوت و شەڕی داعش و دروستبوونی قەیرانی دارایی. پاش بەرزبوونەوەی نرخی نەوت لە جیهاندا و تێپەڕاندنی قەیرانی ئابووری لە هەرێمدا هاوکات کۆتایی هاتنی جەنگی نەگریسی داعش، فەرمانبەران بە ئومێدەوە چاوەڕێی ئاسایی بوونەوەی دۆخ و گێڕانەوەی مافە خوراوەکانیان بوون لە موچە پاشەکەوت کراوەکان و بەرزەموچەی ئەو چەند ساڵە. بەڵام بەداخەوە پاش گێڕانەوەی ژێربەژێری بەرزەموچەی کۆمەڵێک سێکتەر و ناوەند، هیچ ئاسۆیەک بۆ گێڕانەوەی بەرزەموچەی زۆرینەی فەرمانبەرانی مەدەنی نەبوو. لێرە و لەوێ هەندێک دەنگۆی گێڕانەوەی مەرجداری بەرزەموچەمان بەرگوێکەوە. ئێمە وادانین کە هەر گوێمان لەو هەڵاواردنە پڕ لە نادادیە نەبووە، چونکە لە کاتێکدا کە حکوومەت پاساوی سەیر و سەمەرە ڕیزەکە کەچی زیاتر لە 1/3 موچەخۆران کە پێک دێن لە فەرمانبەرانی هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێم و ئەنجومەنی ئاسایش و پاراستن و بەشێکی زۆر لە فەرمانبەرانی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ و دادوەرەکان و هەندێک دەستە بە مەبەست دەمێک کە بەرزەموچەکانیان بۆ گێڕراوەتەوە. لە هەڵپەساردن و نێشتنی بەرزەموچەدا فەرمانبەران تەنیا لە ئێستادا زیانمەند نابن کە فەرمانبەرانی مەدەنی لە خزمەت و داهێنان سار دەکاتەوە و هاوکاتیان کات بە گرێبەست، چونکە جیاوازی نێوان فەرمانبەرێکی میلاک و گرێبەستێک تەنها بەرزەموچەیە، کە فەرمانبەری گرێبەست موچەیەکی مەقتوعی هەیە و ئەگەر بەهرەمەند نەبن لەو بەرزەموچەیە بێگومان تەنیا موچەیەکی مەقتوعیانە بێ فەرمانبەرانی مەدەنی. بەڵکو بابەتێکی ژیانیە و لە ئایندەدا کە خانەنشینە بن ژیانیان گەرەنتی نەکراوە و هەرگیز ناتوان وەک مرۆڤێکی ئاسایی بەشکۆوە بژین، بەڵکو ناچارن چاو لە دەستی کەسانی تر بن. ئێمە ئەمڕۆ کە کۆتاییمان بە قۆناغی یەکەمی جوڵەکەمان هێنا کە خۆپشاندان و کۆکردنەوەی واژوو بوو، لە هەفتەی ئایندەوە ڕوو لەلایەنە پەیوەندیدارەکانەکەین و پەیامی ناڕەزایەتی و داواکانی خۆمانیان پێگەێنین کە جگە لەو ناوانەی لەسەرەوە هاتووە تەنانەت پەنا بۆ هەندێک لایەنی پەیوەندیداری تر و قونسوڵخانە و سەفارەتی وڵاتانە بین. هیوادارین کە پێویستمان بە تۆمارکردنی سکاڵا نەبێت لە دادگای ئیداری هەرێم و ناچار نەکرێن بە ڕووکردنە بەغدا و تۆمارکردنی سکاڵا لە دادگای فیدراڵی. لیژنەی سەرپەرشتیکردنی کەمپەینی دەستپێکردنەوەی بەرزەموچەی مامۆستایان و فەرمانبەران 19/1/2023. دیارە ئەم لیژنەیە کە دروست بۆ بێگومان لەناو فەرمانبەران و مامۆستایانە شنی شێ، بەڵام لەناو ئەم لیژنەیە هیچ شتێک نابینی. لێرە نزیکەی 13 پیاوەیە، بەڵام چ نوێنەرایەتی ئەو مامۆستا و فەرمانبەرانە ژنانە. ئەم واژوانەی کە ئەیبینن لێرە ئەوە زیاد لە 15,000 ئیمزایە. زۆرینەی ئەو ئیمزایانە و زۆرینەی ئەوانش کە کارا بوون، ئەندامی کاران لە کەمپەینەکە لەگەڵ ئێمە بوون، ئافرەتن و هیچ جیاوازێکیان نەبووە لەگەڵ ئێمە، کاری باشیان کردووە. ئەگەر ناوەکانیش بینن سەیرەکەن زۆرینەی واژۆکان لە خوشکان. لاتانە ئەگەر گوێ لە داواکاریەکانتان نەگیرێت دەستێکن بێنەوە سەر شەقام. سەرەتا ئێمە ئەڵێن تەنها ئێمە نوێنەری مامۆستایانین، مامۆستایان و فەرمانبەرانین و فەرمانبەرانی مەدەنی بە تعلیمی عالی، زانکۆ، بە پەروەردەوە، بە تەندروستیەوە، بەسەر جەمە وەزارەتە مەدیانەیانەی ترکە ئەم هەڵاواردنە شمولی کردوون. ئێمە هەموو ڕێگایەک لە بەردەممان ناکراوەیە بۆ داهاتوو. ئەم ڕێکارانەی کە باسیەکەین ئەم واژویانە جارە بزانین نەتیجەی بەچیە بێ. دواتر هەموو ڕێکارێکی مەدەنی لە بەردەم ئێمە کراوەیە بە دڵنیاییەوە سڵ لە هیچ ئامرازێکی مەدەنی ناکەینەوە لە داهاتووە بێگومان و لە زاخۆوە هەتا
کفری واژۆی فەرمانبەران و مامۆسایان لێرەیە و واژۆکانیان گەیشتۆ بەدەستمان و زیاد لە 15,000 واژۆیە. من ڕۆژێ مەسای و سوودی و واژوان چییە بۆ ئێستا و ئێوە کاتێکە لە دۆخی فکرابدان و ئێستا ڕۆژ بە ڕۆژ $6 بەرز دەبێتەوە دۆخی فەرمانبەران قورستی دەبێت مامۆستای ناڕازیش بەردەوام هەر پەیامتان هەبووە ئەمە چ سوودێکی بۆ ئێوە دەبێت لە ئێستا؟ ئێمە هەنگاوی جۆراوجۆرمان زۆر گرتووەتە بەر و ئەمە یەکێکە لەو ڕێکارە مەدەنیانەی ئێمە گرتومانەتە بەر بۆ داواکردنی مافەکانمان و ئەم بابەتە گەورەیی و فراوانی ئەو ناڕەزایەتیە دەرەخا لەسەر ئەو بڕیارەی حکوومەتی هەرێم کە بە بڕیارێکی ستەمکارانەی ئەزانین ئێمە و جیاکاری دروست کردووە لە نێوان موچەخۆرانی هەرێمە. بۆیە سوودێکی گەورەی ئەبێ و لایەنە پەیوەنددارەکان گوێی لێگرن. ئێمە ئەگەر دوای ئەوەی کە سەردانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی پەرلەمانی شەکەین وەزارەتی دارایی ئەنجومەنی ڕاژە زانیمان ناگەینە نەتیجەیەک لایحەیەکی یاساییمان وەک تەزەلوم لە دادگای ئیداری ئامادەیە و لایحەیەکیشمان بۆ احتیاط ئامادە کردووە بۆ دادگای فیدراڵی ئەگەر لە هەرێم لەم لایەنە پەیوەندیدارانە نەگەشتی نەتیجە لە دادگای ئیداری سکاڵا بەو ئیمزایانەوە ڕەبتەکەین و تەقدیمیەکەین سکاڵاکەمان ئامادەیە لیژنەیەک لە پارێزەران بەدەستخۆشیەوە خۆبەخشانە هاوکارن لەگەڵمان ئەو ستافە پارێزەرە لایحەکانیان ئامادە کردووە. ئێمە ئەو بەو لایحەوە ئەم سکاڵانە لایحەکەکەینە سکاڵای 15,000 مامۆستا و فەرمانبەر و تەقدیمیەکەین. ئەگەر لێرەش نەگەیشتنە نەتیجە ڕووەکەینە دادگای فیدراڵی بە دڵنیایەوە. کاریگەری کێ و کە سێ ڕۆژ بۆ وای سێ سەعاتەوە لە ڕۆژێکە لە بەردەم پەروەردە خۆپشاندانتان کرد. هیچ کاریگەری کێ و هیچ وڵامێک هەر بەردەم پەروەردە نەبوو. ئێمە خۆپشاندان و گرتبوونەوەکانمان تەنها بۆ بابەتێکی ڕەمزی بوو وەک دەرخستنی ناڕەزایەتی ئەو چین و توێژانەی کە ئەم بڕیارە شمولی کردوون و پلەبەرزکردنەوەیان ڕاگیراوە بە ناحەق بۆیان ناگیڕێتەوە وەک بابەتێکی ڕەمزی بۆ میدیا بۆ ڕایگشتی و بۆ هەموو لایەک کە بزانن خەڵک ناڕازیە و لەم دۆخە تووڕێ تەنها و تەنها بۆ ئەوە نەبوو ئێمە بڵێن ئامانجمان خۆپشاندانە بۆ خۆپشاندان نەخێر خۆپشاندان بۆ ئاراستەیەکەوە دەری بخەین بۆ ڕایگشتی ئەمە چەندێ ناڕەزانین چەندێ تووڕێین لەو بابەتەوە بە هیچ جۆرێ قابلی قبولکردن نییە و هەموو ڕێکاری شەگری نەبەر. سپاس بۆ